ئەوەی پێویستە بیزانیت دەربارەی دەردانی ڕێڕەوی منداڵدان. دەردان ئەو شلە لینجەیە کە ڕێڕەوی منداڵدانی تۆ بە پاکی دەهێڵێتەوە و لە هەوکردن دەیپارێزێت. ئەوە ڕێگای جەستەتە بۆ پاکراگرتنی ڕێڕەوی منداڵدانی خۆت و شێدار و پارێزراو لە هەوکردن و خوران. دەردان دەتوانێت نیشاندەرێک بێت بۆ تەندروستیت. با زیاتر دەربارەی بزانین. دەردانی ئاسایی ڕێڕەوی منداڵدان ڕەنگەکەی ڕوونە تا سپی و کاتێک گوشک دەبێتەوە کەمێک زەر دەردەکەوێت. بۆنێکی سووکی هەیە و ئەستوریەکەی بە درێژایی سووڕی مانگانەت دەگۆڕێت. تێبینی ئەوە دەکەیت کە دەردانت ڕوون دەبێتەوە و کشاوە دەبێت وەک سپێنەی هێلکە بەرەو ناوەڕاستی سووڕی مانگانەت کاتێک زۆر بەپیتیت. ئەمەش نیشانەی هێلکەدانە. ئەمە ئەو کاتەیە لە ماوەی سووڕەکەتدا کە ئەگەری زۆرە دووگیان بیت ئەگەر جوودبوون بکەیت. لەگەڵ نزیکبوونەوەت لە هێلکەدانان ڕەنگی دەردراوەکەت سپیتر و کرێمیتر دەبێت. لە ڕۆژانی دوای هێلکەدانان دەردراوەکەت لینج دەبێت وەک هەنگوین و ئەمە بە تەواوی ئاساییە. بە زۆری دەردانی ڕێڕەوی منداڵدان بە ڕەنگی پەمەی قاوەی تۆخ یان سوور نیشانەیە بۆ ئەوەی کە خەریکە سووڕی مانگانەت دەست پێ دەکات. ئەگەر دەردراوەکە تۆپەڵ و سپی بێت وەک پەنیری دەنەکخەر لەوانەیە تووشی هەوکردنی کەڕۆیی بیت. هەروەها لەوانەیە کۆنجامی مەینەت ئاوسا بێت. هەز بە کەمێک خۆران بکەیت و هەز بە سووتانەوە بکەیت کاتێک هەوڵی میزکردن دەدەیت. هەوکردنی کەڕۆیی شتێکی نامۆ نییە، بەڵام پێویستە چارەسەر بکرێت، بۆیە بە دڵنیایی سەردانی پزیشکەکەت بکە. خۆڵەمێشی، سەوز، زەردی تۆخ، تەنەک بە شێوەیەکی نەئاسایی، بۆندار، دەردانی قورس یان پچڕ ئاماژەیە بۆ ئەوەی کە پێویستە سەردانی پزیشکەکەت بکەیت، چونکە لەوانەیە هەوکردنێکی جۆرێک لە جۆرەکانت هەبێت. شتێکی گرنگە ئاشنابیت بە دەردانەکانت. ئەوەی لە جەستە دێتە دەرەوە دەتوانێت ئاماژە بێت بۆ ئەو شتانەی لە جەستەتدا ڕوو دەدات. بۆیە ئەگەر شتێک گۆڕا لەوانەیە پێویستت بە پشکنین بێت لەگەڵ پزیشکەکەت.